لە کاتێکدا بەهۆی ستەم و بێباکی و پشتگوێخستنی هاوڵاتیانەوە مەودایەکی زۆر لە نێوان دەسەڵاتداران و هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بوونی هەیە. دەسەڵاتدارانی حیزبی حکومی بودجەی گشتی وەک ماکیاژی سیاسی و حیزبی لە پرۆژەی مرۆیی خزمەتگوزاریەکاندا بەکاردێنن. ئەمەش دەیان پرسیار دێنێتە ئاراوە. ئەرکی حکومەت و دەسەڵاتە لە ڕێی دابینکردنی پرۆژە خزمەتگوزاریەکانەوە خزمەتی بەبێ بەرامبەری هاوڵاتیان بکات. بە خزمەتکردن و نەهێشتنی زوڵم و ستەم و لابردنی قەیرانەکان ڕووی خۆی لای هاوڵاتیان جوان بکات و دووڕووی خۆی لەگەڵ هاوڵاتیان کەم بکاتەوە، نەک پێویستی بە ماکیاژ و نمایش بێت. بەرپرسانی حیزبی حکومی هەرێم ناوە وەک خۆ دەرخستن و نمایش لە میدیاوە دەردەکەون و خۆیان وەک فریادڕەز نیشان دەدەن. گوایە بەهانای فڵان پرۆژەی خزمەتگوزاریەوە چوون و ڕێگر بوون لە کەوتون و لە ناوچوونی. لە کاتێکدا لە وڵاتی سیستەماتیکدا ئەوە ئەرکی حکومەتە نەک شەخص و حیزب. بەپێی وتەی بەرپرسانی نەخۆشخانەکە ماوەی نزیکەی ساڵێکە نەخۆشخانە هیوا بەدەست نەبوونی دەرمان و دابین نەکردنی کەرەستە پزیشکیەکانەوە دەناڵێنێت و ژیانی توشبوانی ژێرپەنجە گەشتوتە دۆخی مردن. لەم نێوەندەدا بەرپرسی حیزبی خۆی نمایش دەکات و سەردانی نەخۆشخانەکە دەکات و پارە بۆ کڕینی دەرمان و پێداویستە پزیشکیەکان تەرخان دەکات. لە کاتێکدا ئەوە ئەرکی حکومەتە و حیزبی ئەو بەرپرسەش پێگەێنەری سەرەکی حکومەتەکەیە. ئەو پارەیەشی کە وەک هاوکاری بۆ نەخۆشخانەکە دابینی دەکات دەیان پرسیار بە دوای خۆیدا دەیەنێت و ناشەفافیەتێکی زۆر دەردەخات. لە هەر وڵاتێکی خاوەن سیستەمی سیاسی و ئابووری تەندروستدا سەرچاوەی داهاتی کەسە حیزبی حکومیەکان دیارە و بە یاسا موچە و ئیمتیازیات دیاری دەکرێت. بەڵام لە هەرێمی کوردستان کە هیچ شەفافیەتێک نییە و حکومەتیش بۆ خۆی یاسای بودجەی نییە، نادیاری سەرچاوەی داهات ئاوێک ڕژاوە و هەموو بەرپرسانی گەندەڵ پێیان تێخستووە. ئەگەر ناچۆن دەبێت کاربەدەستێکی حکومی یاخود حیزبی دەست بۆ پرۆژەی خزمەتگوزاری گشتی ببات و بیکاتە منەت بەسەر خەڵکەوە. لە کاتێکدا ئەوار حیزب و کارکتەرەکانێتی دەستیان خستۆتە سەروەت و سامانی خەڵک و بەبێ هیچ چاودێریەک تەخشان و پەخشانی دەکەن. لەم نێوەندەشدا پرۆژەی خزمەتگوزاری تەنانەت دا و دەرمانیش دەکرێتە دەستکەوت بۆ حیزب و شەخص. وێنایانی پێ جوان دەکرێت، هەروەک پەندە عەرەبیەکە دەڵێت نانەکەت دەدزن، دواتر پارچەیەکت بۆ فڕێ دەدەن و دەیکەن بە منەت بەسەرتەوە. لە هەرێمی کوردستان نمایشی دەسەڵاتدارە حیزبەکان تەنها لە کەرتی حکومیدا خۆی نەبینیوەتەوە، بەڵکو بودجەی زەبەلاح بۆ پرۆژە ئەهلیەکانیش دابین دەکەن. بەڵکو بەرپرسی حکومی لە هەرێمی کوردستان پاڵپشتی دارایی پرۆژە ئەهلیەکان دەکات کە هۆکاری سەرەکی خاڵیکردنی گیرفانی هاوڵاتیانن، لە کاتێکدا قازانج و خزمەتی هاوڵاتیان لەوەدایە کە لە حکومەتەوە پاڵپشتی پرۆژە خزمەتگوزاریەکان بکرێت.